بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. وا جارێکیش لە بەرنامەکەتان لە کەناڵە جوانەکەی دیمەن تیڤ پێک دەگەینەوە. هیواداری نەڵقەیەم جارە جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، هەڵقەیەم جارە تەرخانەکەن بۆ کێشێک کە ناڵێم هی هەموو خێزانێ بە ژمارێکی زۆر لە خێزانەکانمان بەدەستیەوە ناڵێنن. ئەویش کێشەی نێوان باوک و کوڕێکە. کوڕەکەی لە تەمەنی هەرزەکاریە، هێشتا خوێندنی تەواو نەکردووە. پێداگریەکە سوورە لەسەرەوەی کە بڕوا بۆ هەندەران، بۆ دەرەوەی وڵات. باوکیشی ڕازی نییە. ئەم کێشەیە هەوڵێین تاوتوێ بکەین، بزانین پاساوی کوڕەکە چییە بۆ ئەوەی واز لە خوێندنێنێ و لەو تەمەنەیە کە تەمەنێکی هەستیارە ئەوێ خۆی باتە دەست قاچاقچی. وەکو زۆر جاربینیمانە ئەم هەموو کوڕ و کچە جوانەمان کە یا لە ئاوی ئیجە خنکاون، یا قاچاقچی هەڵی خەڵەتانون، یا لە ناو سەیارە و نازام نەقڵ بەڕیا خنکاون، یا لە غاباتە دەربەدەر بوون، یا ملیان گرتوون و هێناویان نەتەوە. کێشەی زۆر دروست بووە. بەس لەوانەیە هەندێک لە هەرزەکارەکان شتانە نەزانێ. باوکەکەی زیاتر خیبرە و شارەزایی هەبێ. خۆتان نەزان دڵی باوک چۆنە. ئێمە هەوڵی لە هەردووشیان بگرین بۆ ئەوەی ئەوەندەی کە بتوانین لەگەڵ ئەم میوانە خۆشەویستانەش ئەوانی شاوکارمانە بن، ڕێنمایی ئەم باوکەش و ئەم کوڕە هەرزەکارشکەین بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشەیە بێت. ژیانی خێزانیان بۆ بە دۆزەخ. کوڕەڵێ من ناخوێنم، دەنگەکە لەگەڵ باوکی حەز ناکا بڕوا تا دوای. پاش کەمێکی تر دێینە خزمەتتان وە بانگێشتی ئەم باوک و کوڕەژەکەین بە هەر یەکە و دەردە دڵی خۆی بکات. ئەو کاتە ئەوەی کە پێویست بێ ئێمەش پێشکەشیانەکەین و ئەم خۆشەویستانەش وەکوتم هاوکارمانە بن پێکەوە بۆ ئەوەی ڕێگە چارەیەکی گونجاو بدۆزینەوە وەکو کوردەواری خۆمانە نەشیش سووتێ نەکەباب. پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان. خۆشەویستان، دووبارە سڵاو. کاک جوتیار گیان بەخێر بێی. زۆر سپاس کاکە ڕەوا بەخێری بە قوربان. زۆر سپاس یەخوا بەخێر بێن سەر چاو. کاک جوتیار گیان، کێشەکەی تۆ چییە؟ وەڵی کاک دکتۆر، نازانم لەکوێوە دەست پێ بکەم. من بە هیچ جۆرە ڕازی نیم ئەم کوڕە بچێ بۆ هەندەران. دوای ئەوەش ئەم بە ژیانی شەو لە دەرەوە نەماوەتەوە، هەر لە ماڵی خۆمان بوو لەبەر چای خۆمان هاتووە ڕۆشتۆ ئەگامان لێی بووە. ئێستا من چۆن دڵم یە بیەمە دەست قاچاقچی. خۆتە زانی قاچاقچیش بە هەزاران خێزان و بە هەزاران دایکی جەرگ سوتاو کرد، وایە نە؟ وەڵا کاک جوتیارەوە لە 100% وایە. ینی ڕەوا گیان، ئێمە کە لە تەمەنی تۆیا بووین پێیانەوتین هەرچی عەسکەری نەکە نابێ بە پیاو. جاران ئێمە لە زانکۆکانی دەرەوە بە زانکۆی سلێمانیە بۆ کاتە لەوێ ژوەر ناگیران، لە زانکۆکانی دەرەوە بۆ نمونە لە مووسڵ، لە بەغداد، لە بەسڕە، لەم شوێنانە ماخوێن. یعنی لە قسمی داخلیە ماینەوە خیبرەمان پێیا کرد لەگەڵ غەریبی و ئەمەیە ڕاهاتە بووین. اینجا عەسکەریمانە کرد، خۆ دەزانی چەند ڕۆژێکی ناخۆشە. مەبەستی باوکە کاک جوتیار کە ئەڵێ بەس لە ماڵەوە بووە. یعنی تۆ هیچ ئەمانە نەبینیوە. ئێستا نە عەسکەری و کردو، نە قسمی داخلی بینیوە، خوێندنەکەش هەر لە ناو شارەکەی خۆتایە، نە غەریبی بینیوە. یعنی سا لەم تەمەنەیە ئایا تۆ تەسەورەکەی بڕۆی چارە نووسی خۆ بیتە دەست قاچاقچی، بڕۆی لە وڵاتانە کە نازانی چیشە لێ بەسەریە. اینجا لە غەریبی، لە دەربەدەری، دووری لە باوک و دایک، چوو زانم لە کەس و کار، لە هاوڕێ، ئەچیتە وڵاتێکەوە زمانەکەیان نازانی. ینی جەنابێ تەلەبەی متەوەسە یاخود بنەڕەتی و ئامادەیی، یعنی نە زمانەکە و ئینگلیزێکی باشە زانی، نە بەخوا عەرەبیەکی باشە زانی، چەند عەرەبی سوودی نییە لەوێ. باشە چۆن لەگەڵ ئەوانە تەفاهومەکەی ئەم ترسەی باوکی لە جێی خۆیەتی تۆ بۆ هەر سووری لەسەر ئەم سەفەرە و قاچاقچێتی؟ کاک دکتۆر ژان، ینی چۆن پێ بڵم، کوڕی و خەڵکەش هەر بە قاچاق ڕوا و تا ئێستا من هاوڕێیەکم هەیە بەردەوام قسەی لەگەڵاکەم، ئێستا لە ئەڵمانیا بە قاچاق ڕۆشتووە. من چیم لەوان کەمترە هیچ شتێک؟ کاک دکتۆریان، ئەم کوڕی من هەر باسی ئەو هاوڕێیەکە، هەر ئەوە ئەزانێ باسی ئەم هاوڕێیەکە ئەڵێ وا ڕۆشتوو وا هاو. ئەی باشە کوڕی خۆم، تۆ باسی ئەو کۆمەڵە گەنجە بۆ ناکەی، ئەو هەموو کوڕە گەنجە، ئەم هەموو کچە گەنجە کە لەو ڕێگایە خنکاون لە ئاوەکە
ئەی باشە بۆ باسی ئەوانە ناکەی کە لە برسا و لەسەرمان ڕق بوونەتەوە. آخر دکتۆریان پرسیارێ لە جەناب دەکەم، خوا هەڵگرێ ئەم کوڕەوازە خوێندن بێنێ لە کاتێکتا زیرەکترین تەلەبەی مەکتەبەکەی خۆیانە، باشە بە شادی سێی متەوەسەوە ئەچێ لەوێ چیەکات، پاشە ڕۆژی ئەبێ چی بێ. نازانم ئەم بیرۆکەی کێ خستوێتێ مێشکیەوە لەو ڕۆژەوەی ئەم کوڕە ئەم بیرۆکەی لە مێشکیاتی کە ئەڵێ سەفەرەکەم ئەم ماڵی ئێمە خۆشی بە خۆیان نەبینیوە، وەڵڵی ئیسراحەتمان نەماوە هەر بووە بە دۆزەخ. باشە ڕەواجان تۆ نمونەیەکە هێناڵی هاوڕەیەکم لە ئەڵمانیایە، لەوانی تو هەرو هاوڕێە بناسی، ئەی وەکو باوکە باسی کرد نەک سەدان هەزاران گەنجی کورد و عەرەب و فارس و نازانم چی لەم ئاویجا نەخنکە تازەترین شت چەند خێزانی کورد سەرینە، ئەی تۆ بۆ بیر لەوان ناکە، یانی تۆ کە بەراورد دەکەی ئەی بوو بیر لەوانە ناکەیتەوە خەڵک بردوێتی لە تورکیا قاچاقچی یا لای دهۆک لە ئاوێکە بەرەڵای کردوون پارەی زۆری لێسەنی توێت ئێمە تورکیا ئەمە ئەڵمانیا ئەمە فەڕەنسا بۆ ئەوانە ناین تۆ بەرچاو، یانی تۆ بەس یەک کەیس یەک حاڵت، بەڵام هەزاران کەیس و حاڵەتی تری وا هەیە کە هەمووی سەری نایەوانێ و تەواو ینی ژیانی خۆشی و ماڵ و چۆن لەسەر و ماڵیشی ڕۆی، ینی بۆ تۆ بەس کەیسێک هاوڕێیەکێ بە نمونە هێنیتەوانێ. کاک دکتۆر باوکم هەر باسی خوێندنەکە، ئێ لەوێش خوێندن هەیە، لەوێش ئەتوانم خوێن خوێندنەکەم تەواو بکەم، ئەگەر لەوێ خوێندن نییە پێم لەبانە چوم. باشە کاک دکتۆر ئەم کوڕە زۆر سەیرە بەڕاستی، وازانێ خوێندن لێوێ زۆر ئاسان و زۆر بە ئاسانی وەریەگرن، بۆ تۆ ئازانی لێوە ژیان ئاسانە. کاک دکتۆر شتێکێ بۆ باسکەم، کوڕێکی خزممان لەوێ لە ئەڵمانیا 6 ساڵە لەوەیە، بڕوات هەبێ دووریان خستۆتەوە بۆ گوندێکی دوور لە شار، ڕێک ئەڵەی منفایە خۆشی ئەزانێت تووشی کابە بووە، هەر دقەیە قسەی لەگەڵاقی دەسەکا بەگریان ئێداماوە ناژێڵم بێتەوە. ئەم کوڕی منیش ئەی کاکیشم ئەڵێ منە چوم بۆ خوێندن، ئێتر ئەوان سەر چاوەڕێ ئەمەکەن ئەڵێن کاکە فەرمو وەرە زۆر بە ئاسانی وەرە بخوێنە. وەڵڵاهی نازانم چی پێ بڵم، نازانم یعنی بەس داوای لێکم بێتەوە هۆشخۆی. وەڵڵاهی کاک جوتیار ینی نەڵم پشتگیری تۆکەم بەس قسەی حەقە بڕوا و هەبێ ڕەواجان. من چەندەها خەڵک پەیوەندیەکە بە ئیمێڵ ئەڵێ تووشی خەمۆکیێ بووم، تووشی کەعابە بووم، لە شوێنێکا دایان ناون بۆ لە تو ئێستا خەڵکە بچێ بۆ ئەڵمانیا وەزای لە پایتەختەکەی دایانێن یا خەڵکە چێ بۆ فەڕەنسا، تۆ لە توایە ئەوانەی کە لەوێن لە عاسیمەکەی دایان ناوە دووریانە خەنەوانێ بۆ گوندێکی بچووک یاخود کەمپێکیان بۆ کەنەوانێ حرەسیان چواردەورە. من هیوادارم زیاتر پرسیارکەی کوڕی من ئێستا باوکو دەڵێت چیەوێ نازانم ئەڵێ لەو زیاتر چی لێ بکەم، ینی ئەو نمونانی کە بۆ تێنێتەوە بەڕاستی ئەمووی ینی چۆن دەڵێ مقنعە، ینی من قەناعەتم بە قسەکانی هەیە و لەگەڵ منطقا ڕێیەکەوێ، بەڵام جەنابێکی ساڵی هاوڕێیەکم وایە و نازانم چی ساڵە من چی لێ بکەم چی بکەم. باشە کاک دکتۆر ئەی لێرە چی بکەم، ئەو وا خوێندنیشم تەواو کرد، ئەبم بەچی چەند ساڵە لەم وڵاتەیە یەک کەسمان نەبینیوە تاعیم بکرێ وایە یان نا. دوای ئەوە دوای مەبەستەوەی دوای ئەمەی داعش و 2014ەوە کەس تاعین نەبووە کەمێک هەیە ئەوانەی کۆلێجی پزیشکی وەندێکەیە بەس پێشتر خەڵکیان تاعین کردووە، بەس مەبەستەوەی ئێستا قەیرانێکەیە و تاعینات نییە ڕاستە. آخر کاک دکتۆر من لە ئێستا خوێندن تەواوەکەم و تاعینیش نابم، ئەبێ هەر لە ماڵەوە دانیشم، وەڵڵی بەڕای من ڕۆژێ زووتر بڕۆی باشترە، بەس نییە لەوێ توانم ئیشێ بکەم شتێکم دەسەکەوێ باشترە. کاک جوتیار جان ئێستا بەحسا بڕوا خوێندن لێوێ تەواوەکە مستەقبەلی خۆی دابینەکەوە. کاک دکتۆریان من پێی ئەڵەم خۆلێرە لە برسان نەمردووە خۆ کرێکاری ناکە، وەڵڵی کاک دکتۆر من با لێ نەشارمەوە لەخوا بەزیابێ وەزعمان زۆر باشە و لە هیچمان کەم نییە، هەر چیەکی ویسپی بۆم دابین کردووە، یعنی بەس وعد بێ ئەو خوێنەکەم بۆ تەواوکە، وەڵڵی بڕیارم ماوە بچێتە زانکۆ باشترین سارەشی بۆ بکڕم، بەڵام ئەم بە هیچ ڕازی نییە، سەری زمان و بنی زمانی سەفەر و سەفەرە. بەسەڕەوە جانەوەی ساڵێ خوێندنیش تەواو کا یانێگە تو ێستا بچیتە زانکۆ سیارەشە بۆ کڕێ، باشە لەوێ چیەکە ینی لەوێ نەکەسێ سیارە بۆ کڕێ، تو باسی خوێندنی کرد بە قوربان ئەو پرسیار لە ئێمە بکەم. جاری ئەوانەی بە شەهادەی سێی متەوەسەوە ڕۆن با یەک شتێ پێ بڵێم ڕەواجان لەوێ فرسەت و چانسی خوێندنیان زۆر کەمە، ئەوە نەزانی چێ وەرەگرن، ئەو کەسانە وەرەگرن کە پزیشکن ئەندازیارن بەکارێرۆسیان هەیە پسپۆڕیان لە بوارێکە چکە لە وڵاتانە پێویستیان پێیانە، بەڵام تۆ گەنجێکی هەرزەکارێکی لەم تەمەنە بچووکەیە شەهادەیەکە نییە، ئەو وڵاتانە پێویستیان بەم خیبرەی تۆ نییە بە قوربان، ینی هەیە 10 ساڵە لەوەیە ئەوە تا ئەیان گەڕێنەوە، ئەوە تا من لەم ڕۆژانەیە لە ئەخبارە خوێن مەولانی باوکشە ئاگادار بێ ئەوانەی لە بەریتانیا نیانێرن بۆ ڕواندا
آخر لەوێ قەبیلەی تۆ نازان چی هەیە دووزێ قەبیلە بوو وەختی خۆی لەو مەنتیقەیە بوون بە کوتە یەکتریان نەکوشت ئەو نێرن بە ئوتێ ئەوەتە لەو وڵاتەوە بۆ ئەوانەی کە بەسا خزم و کەسە لەوانەیە هەبێ پرسیار کە باوکە جان ئەوانەی کە ئێستا لە خاریجن بۆ دڵیان خۆشە بۆ ئەمانە هەمووی لاجئیان ناونە تێوەریان گرتوون ئێستا ئەوان خۆیان کێشیانێ بە قوربان ئەوروپا خۆی لە ئەزمە و قەیرانە ڕاستان ئێستا کێشەی نەوت بەرز بۆتەوانێ مەسەلەی غازە ئەوە شەڕی رووسیا و ئۆکرانیا و نازانم چۆ ئەمانەمی کێشەیە بە قوربان ئەمانە هەمووی کێشەیە تۆ بی لەمانە بکەیتەوە ینی تۆ لە توە ئەمە ئاسانە وەکو باوکو دەڵێ کە چوویتەوێ یەکسەر خوێندن تۆ توانی بخوێنی باشە کاک دکتۆر پرسیارێ مافی هەموو کەسێک نییە سەفەر بکات من لە مەکتەب مامۆسایەکمان نەبوو ئەیوو هەموو کەسێک مافی ئەوەی هەیە سەفەر بکات لەبەرەوەی سەفەر بە کولتوری وڵاتانە ناسێنێ زیاتر چاوە کاتەوە بە خەڵکی جیاوازە ئاشنا کات سەفەرکردن مافی هەموو کەسێکە بەڵام نازانم دایک و باوکی من زۆر ڕێگرن لە سەفەرکردنی من باشە کە مافی بێ بۆ کاکە بێ بەشەکەی لەو مافە وڵی کاک دکتۆر نازانم ئەم ئەڵەی لە مەکتەب بەر ئەویان فێر کردووە کە سەفەرکردن مافی هەموو کەسێکە ئەی کوڕی خۆم لە مەکتەب فێریان نەکردویت کە تۆ ئەبێ ڕێز لە گەورەکان بگریت ڕێز لە دایک و باوەک بگریت بە قسەیان بکەیت ئەی باشە لە مەکتەب فێری ئەویان نەکردووی کە خوێن نەکەوێتەوە بکەی وڵی من نازانم لە تۆ تێناگەم دوای ئەوەش مامۆساییان ئەفو کاک دکتۆر چوومەتە لای مامۆساکانی لە مەکتەب قسەم لەگەڵ هەمویان ناکردووە یەک بە یەک هەر هەمویان ناڕازین ئەڵێن لەخوا بەزابێ کوڕەکەی تۆ کوڕێکی ئاقڵ و ژیرە لە هەمویان زیرەکترە ئەڵێ وڵی ئێمە ڕازینین بە ئەم بیرۆکەی لە مێشکی خۆی دەرکە ئەم کوڕەش ماوەیە گەڵێ باشە بەسەر چاو بە قسەمانەکە و دیسان دوای ماوەیەکی تر تێڵە چێتەوە ئیتر نازام وەڵی نازام چی لە بکەم چیم لەکەی قابلە دەیوەرە بمکوشە خۆ من عادی ئێوە نیمەوە هەر چێکتاوە یەکسەر من بڵم بەسەرچەوە منیش مافی خۆم هەیە بیرەکەمەوە چ شتێ لە قازانجی خۆمەوە جێبەجێ بکەم ئێوە حەسان لە سەفەرکردن نیە من حەزم لێتی خۆ نابێ ئەوە حەسان لە شتێ و منیش حەزم لێبێ ئێوە حەستان لێنەوە منیش حەزم لێ نەبێ وڵی لەگەڵ هەر کەسێک قساکەم وڵی بەس بۆم ڕێ بکەوێت لە بەیانی زووتر نیاڕ وڵی کاک دکتۆر با من یەک شتێ پێ بڵم خۆشی باش گوێی لێبێ وڵی من ئەگەر بزارم ئەم سەفەرەی مەزبوطە و ئەگاتە شوێنی خۆی و لێوێ وەری ئەگرن و خوێندن بە مەزبوطی ئەمەنە ئاسان بێ کە ئەم باسی ئەکا وڵی منیش ڕازی ئەبم بەڵام لەم کاتایە بۆیە ڕازی نابم پرسیارم لە زۆر کەس کردووە ڕاوێشم لەگەڵا کردوون ئەڵێن وڵی ئەم کوڕی تۆ ئێستا بەم تەمەنە بچووکەیەوە بچێتە ئەوێ تووشی سەدان کێشە ئەبێ هەر فریوی ئێن تووشی 1001 بەڵا ئەبێ ڕجای لەکەین باواز لەم بیرکردنەوەی بێنێ بچووکە تەمەنی بچووکە ینی ڕۆژێکی پرشنگدار لە بەردەمیاتی ئیتر چی پێ بڵم وەڵاهی منیش بۆیە هاتم بۆ لای تۆ بۆی تۆش تۆزێ قسەی بۆ بکەیت و هەنێ بە قسەی گەورەکان بکە یعنی باواز لەم سەفەرکردنەی بێنێ نەزانین چۆنە کاک جوتیار ئێستا خۆ ئەمەی کە باسیەکە کاگڕەوە یعنی وەکو نەزەری توێری ڕاستە هەموو کەسێ مافێتی سەفەر بکە ئیتر بۆ خوێندنە بۆ تیجارەتە بۆ شوێن گۆڕینە لە شوێنێ مرتاح نەبووی حتا خۆی گەورەژەڵ لە شوێنێ کەزانی و تیاناژی بڕەوە شوێنێکی تر خۆمە مافێکە بۆ هەموو کەسێ دابین کرا بەڵام ئەزانی هەموو سەفەرێک کات و شوێن و زروف و بارودۆخی خۆی هەیە بە قوربان تۆ تەمەنەکە بچووکە ئێستا یەکەم لە قۆناغ ێرزەکاریای قۆناغ ێرزەکاری قۆناغی حەساسە ئەمە یەکەم دووەم تۆ ئێستا بەس دەرچووی متەوەسەی لە چواری ئامادەی بەم شەهادەیەوە لەوێ چی بووەکەن ئەم هەموو قەیرانی ئابووریە هەیە ئەم هەموو لاجی ئەو پەنابەریان بەسەرەوەیە کە تۆ چاگەزانی چەند ساڵە لاجئی بە حاڵەتی زۆر دەگمەن ئەیەن تۆڵی لە مەسلحەتی منە چۆن ئیسپاتێکی لە مەسلحەتی تۆی کوڕی من وەڵاهی ئەوە باوکێ واڵێ ئەوە من واڵێ سەدان کەسی تریش پرسیاری لێ بکەوە واڵە ڕاستە قسەیەکی جوانە کرد ئەگەر بۆ هەر کەسێ هەڵکەوێ ئەوێ بڕوا بۆچی ئەوێ بڕوا تۆ ئینسان بۆ سەفەرەکە کوڕی من تۆ بێ لە شوێنێک بڕۆی هۆکاری خۆی هەیە پاڵی پێوە نییە بڕۆی بۆ شوێنێکی تر بەڵام ئەو شوێنەی بووی ئەچی ئەبێ خۆشتر بێ لەم شوێنە یەکەم جارە ئێ باسە باوکە ئەڵێ کوردەواری خۆمانەڵێ لە وشکیە خەوێ و لە تەڕیە خوا لە تەڕەخوا لە وشکە خەوێ ڕەحمەتە لێبێ هەموو شتی بۆ دابین کردووی ئەوە وعد دەدایەتی حەزەکەی پێی ئیمزاکەین و منی ژەبم بە شاهید کە تەمەنی بوو بە 18 ساڵانە چوویتە زانکۆ و بە پێی یاسا مۆڵەتی شۆفێری و دەرهێنا سیارەشە بۆ وەکڕێ لەوێ ئەم شتانە نییە کوڕی من یعنی خۆ کوردستانی ڕاستە هەمومانەزانین کەمی ئاو کارە باو نەبوونی و قەیران و تەعین نەبوون تۆ باسی تەعین بوو نەکرد بە قوربان خۆ مەرج نییە هەموو کەسەر تەعین بێ خۆی ببێ باشە بەڵام وەڵڵی ئێستا من خەڵکە ناسم
لە بوارێکە ئیشەکە بە 2 ڕۆژ پارەی مانگێکی معاشخۆری دەسەکەوێ کەرتی تایبەتێ کوڕی من باوکی امکانێتی هەیە وەکو خۆ دەڵێ بە قسەکانیا دیارە باشە تۆ سبەینی ئەگەر نەژڕۆی یاخود کە خوێنی زانکۆ تەواو کرد کاتت دەرفەت و چانسە زیاترە کە تۆڵی مافی منە مافتە بەڵام تۆ ئێستا بە سێ متەوەسەوە بڕۆی یا بە دەرچووی کۆلێجەکەەوە بڕۆی هەم خیبرە و زیاتر هەم معلوماتە زیاتر هەم زیاتر تێگەشتی بچی بۆ ئەوەیە لەوێ مافەکە و زیاتر دابی نەکرێت بەڵام ئێستا نازانم ینی من بە حقت لێرا پشتگیری باوکە دەکەم کاتەکەی گونجاو نیە تەمەنەکەی گونجانی خۆ مافە و پێشێل ناکرێت ئەی تۆ بۆ چاوەڕێ ناکەیت تا زانکۆ تەواوەکەی بۆ ئێستا پێداگریەکەی لەم کاتەیە کە لە هەموو دنیا قەیران و ئەزمەیە کە چاکیشە زانی چییە ئێستا گەر خۆزگە بە ڕێگەیەکی مەشروع بڕۆشیتایە جواز سەفەرە هەبووە لە مەتار لێرە بڕۆشیتایە وە گرنتی هەبووە لەوێ وەردەگرن وەڵایەمە گلەیمان لە باوکە دەگرن وە وەریش بگریتایە لەوێ بتوانێت خوێندن تەواوکەی وەڵام مانگوو بچۆ بەڵام ئەوانە نییە کوڕی من تۆ بۆ بیری لەمانە ناکەیتەوە آخر کات دکتۆر خوێندنی چی لە وڵاتەیە تەواوکەم لەگەڵ هەر کەسێکا قساکەم وڵە خوێندنی ئەوێ زۆر باشتر لە خوێندنی ئێرە من حەزەکەم شەهادەیەکم هەبێ لە هەموو وڵاتێکە احترافی بێ بکرێت آخر چی احتراف بە شەهادەی ئێرەکە وڵی ئێمە چییە زانین لێرە کە هەمان زۆر زیرەکە بەقەر تەلەبێکی سەرەتایی ئەو وڵاتانە نازانی هەموو خوێندنمە بایکۆت و خۆپیشاندان و شەڕ و فەرتەنە و هەراو بۆ شتانەوە بەڕێ کرد نازانم ئێمە لە ئێستا هیچ فێر نەبووین باوکە تۆ حەز ناکەم شەهادەیەکی بەرزمە بێت وەڵی کاکی زۆریان بڕواناکەم هیچ باوکێکە بێ حەز نەکە مناڵەکەی سەرکەوتوو بێ و خاوەن شەهادە و نەبێ و حتا لە خۆشی باشتر نەبێ دوای ئەوە لەسەر دەستی کاک دکتۆر وعد بێ ئەم کوڕە کۆلێجێکم لێرە بۆ تەواوکە ئەزانی چی بۆ یەکەم هەرچی مڵکم هەیە هەر هەمی بۆ فرۆشم بۆ خوێندنی ماستەر و دکتۆراکەی بچێ لە دەرەوە تەواوی کە ئەو وەختە منی سەربەرزە بم ئەو ترسەی ئێستا شەمە کە پێ دەڵێم مەڕۆ نامێنێ کوڕی خۆم وەڵڵاهی ئەزانی چی هەموو کەس حەزەکە یعنی هەموو پیاوێک هەموو باوکێک حەزەکە کوڕەکەی لە خۆی باشتر بێ وەڵی من دڵنیام ئێستش بڕۆی سەرکەوتوو نابیت بەڵام زۆر زۆر دڵنیام بۆکو چۆنەڵی ماگەشە و سەر لە ئێوارە دیارە ئەم ڕۆشنەی تۆ هیچ بە هیچ ناکە ڕێی باوکتە کاکتۆر بەس بەڕای من ئەگەر ئێستا بڕۆم لەوانەیە کێشەی کەمتر بێ لە ماوەی کە یا لە خودت بڵین بە بەراورد بە چەند ساڵێکی تر کێ لە چەند ساڵێکی تر هەر خەڵک هەر وەرەگرن باشە فەرقی ئێستا و 6 ساڵی تر چییە بۆ ئێستا ناڕۆم ینی فەرق نییە ئێستا بڕۆی تو 6 ساڵی تر باوکە حەزەکات 5 ساڵی تر بەسیەوەی بەکارلوسیە تەواوکەی بۆ خوێندنی باڵا بڕۆی بۆ ئەوێ ئاڵێ فەرقی چیە نا کاک دکتۆریان من لەگەڵ ئەوەیانیم چۆن فەرقی نییە باشە کوڕی خۆم تۆ سیرکە ینی 6 ساڵی تر گەورە ئەبیت شارەزایی زیاتر ئەبێت بیرکردنەوە فراوانتر ئەبێت لەوانی هەر خۆت ئەو کاتە بیرروبۆچوونێکی ترێ هەبی و بیرروبۆچوونەکانی هەل ئەسڵەن لە ئەساسەوە بگۆڕێن باش ئێستا تۆ تەمەنی 7 ساڵە 6 ساڵی کە ئەبی بە 23 بە 24 وایان نا کاک دکتۆریان باشە ینی چۆن فەرق نییە لە بینی کەسێک کە بیرکردنەوەی لە تەمەنی 7 ساڵ بێ و کەسێکیش کە بیرکردنەوەی تەمەنی 23 24 ساڵ بێ وڵای من لەوە تێناگەم دوایش کاک دکتۆریان تۆ لە زۆربەی بەرنامەکانتە بەڕێزت وتوتە یعنی ئەو کەسانی کە تەمەنیان ئەگاتە 21 ساڵ یعنی بیرکردنەوەی منطقیان یعنی ڕاست نابێت ئەمە قسەی جەنابتە یعنی زۆر جاریش وتوتە مەسەلەن تەمەنی هەرزەکارەکانمان لە هەرزەکاریە تووشی شتێگەبن یعنی تەسیراتی کەسانی تریان زۆر لەسرە بەڕاستی لەبەرەوەی بە عاتیفە بیرەکەنەوە وا بیرەکەنەوە ئیتر منیش یەک ڕجام هەیە لێی کوڕم ئەوە کاک دکتۆرە کەسێکی زیرەک و شیار و تێگەشت و ڕۆشنبیرە من حەزەکەم بە قسەی ئەمانە بکەی بە قسەی پسپۆڕەکانی تر بکەی ئێمەش ئەمەی بۆ باسەکەین تەنها لەبەر بەرژەوەنتی خۆتەوە هیچی تر هیوادارم لێم تێبگەیت وڵا کاک جوتیا گیانەوەی جەناب بە باسێکرد زۆر ڕاستە من لە بەرنامەکان باسێکم لە کتێبان نووسیمانە ڕەواجیان تۆ لە قۆناغێکای زۆر هەستیارە بڕۆ سەرچاوەکان خوێنەرەوە بڕۆ لە سەدان کەسانی کە شارەزاییان هەبێ پرسیارکە ئەم تەمەنەی تۆ زیاتر عاتیفە زاڵە مثلا هاوڕەیەکی قسەیەکە وایە و خارج وایە بەخوا وانە بڕۆوانی لە خارجم قسەیان لەگەڵا بکە کە زۆریان بەوە هەڵخەڵەتاونە چیتەوێ وایە و شامی شەریفە و چیتەوێ بۆ تێرەکەن و ئەمە وایە و نازان چێ بە هەشتێکە بەحسا وانە ئەوان خۆیان بزانە گەنجەکانە وڵا لە سوید ڕێژەی خۆکوشتن زۆر زۆرە هەڵە من لە هەموو شتێ تێر بوویتر بۆ بژیمیانی بیرکردنی بزانە چۆنە لەم قۆناغا بە قوربان ئەمە قسەی من نێوەکو باوکە کاژوتیان باسی 21 ساڵی کە ڕاستە هەموو زانەکان ئەڵێن ئەڵێ ئینسان هەتا نەگاتە 21 ساڵی
بیرکردنەوەی منطقی نابێ سا باوکە من ئێمە لە تەمەنمان لە 21 تێپەڕیوە یعنی مانای وایە بەشێک لە مێشکەیە کە پێڵن پەردەی مێشک وەکو سەر توێژی ماڵ وایە ئەوە لە 21 ساڵیە ئەوی جەنابێ باز کاکوچیان لە 21 ساڵیە دروستە بێ جەنابێ ئێستا 16 ساڵ ئەوە دروست نەبووە 5 ساڵی تر دروستە بێ کەواتە ئێستا ئەم بیرکردنەوەی تۆ بیرکردنەوەیکی عاتفیە بنەمای عەقلی نییە بنەمای علمی نییە بنەمای زانستی نییە وەگلیژ لێ ناکەین تەمەنەکە وایە ئێمەش لە تەمەنی تۆ یاوین زۆرشمان باسەکەن بەڵام کاتێک کە گەشتی نەو تەمەنە و ئەو بەشەی مێشکمان دروست بوو بیرکردنەوەکەمان منطقی بوو لەسەر بناغەی منطق و بەڵگە و شتی زانستی بوو بڕوا و هەبێ زۆر لەم قسانەی ئێستا کە ئەگەی پەشیمانەبییتەوە لێی حەزەکەی ئەوە کوردەواری خۆماڵێ من مردوو تۆزین و ئەگەر دوای 6 ساڵی تر ئەم بیرکردنەوانە و زۆربەی نەگۆڕا من دڵنیا دەکەمەوە ئەگۆڕێ بۆ ڕاستەکە قسەکەی و لە 100 ڕاستە بە قوربان کە تۆ 18 ساڵت تەواو کرد 4 ساڵی زانکۆ 22 ساڵەکە تەواویەکە ئیشەڵڵا ئەو کاتە هەم تەمەنە 22 ساڵە 23 ساڵە هەم بیرکردنەوەکە منطقیە هەم مێشکی بە تەواوەتی گەشەی کردووە ئەگەر هەمان ڕاوما لەوانەیە پەشیمانیتە بڵێ وەڵام من ناخوێنم ژنێن و بۆ خۆم دوکانێکم بۆ دانێ خەڵکی تر قسە بووەکە لە خارج دەریانەکەنیەنەوە بۆ خەڵکەکەی ئەوێ زۆر جار وەڵڵاهی من کەسانی نزیکم خۆم بۆی باسەکەم کاوشتیان ئەڵێ ژنومێت لەوێ چاوشارکێ لەگەڵ یەکتریە کرد ژنەکە ئیشەکە یەتەوە پیاوەکەی خەوتووە ئەم ژنانی خوا ئیشەکە پیاوەکەی ژنەکەی خەوتووە ڕاتەوە یعنی ژیان زۆر زەحمەتە لێ بە قوربان بڕوا و هەبی ڕاستە ئێمە کێشەمان هەیە بەڵام ئەو کێشانەی ئێمە هەمانە لەوێ نییە بەڵام زۆر کێشە لەوێ هەیە ئێمە نیمانە یعنی ئێمە شتانە بۆ ڕوونەکەینەوە ئێمە نامانەوێت شتە فەڕستکەین بەسەتا باوکیشە نایەوێ بەسەوانی ئەوەی لێ وەڵڵاهی شتێ هەمووی بنەمای زانستی هەیە بنەمای منطقی هەیە بۆ جۆ لە باوکە ناگری بە قوربان بۆ جۆ لە گەورەکان ناگری تۆ بەس باسی مامۆستایەکی وەڵام مامۆستای توێتی مافەکە مامۆستاکە ڕاستە مافی مرۆڤ مافی هەموو کەسێکە بەڵام لەوانەیە زۆر شتی تری و تۆ بیرت چۆتەوە کە تەمەنی گونجاو هەیە وڵای ئەو مامۆستای بڕۆ پرسیاری لێ بکە قەت من قەناعەتم بەوە نییە ئێستا پشتگیری تۆ بکە حتى باوکیشێکە پرسیاری لێ کردووە زۆربەی مامۆستاکان ئەگەر هەمووشیان نەبێ ئەڵێ کوڕێکی زیرەکە بۆ خوێندنەکەی تەواو نەکات لەوێ خۆلیاندادی و تەسەوەر ناگەن بە قوربان خۆ بەو شێوە نییە کە تۆ تەسەوەرەکەی ڕاستە ئێمە بایکۆتێ ئەمە هەیە بەڵام ئەتوانی قەرەبووی بکەیتەوانێ زۆر کێشەمان لێرە هەیە لەوێ نییە بەڵام زۆر کێشە لەوێ هەیە لا ئێمە نییە باشە کاک دکتۆر بەڕای تۆ ئەگەر ئێستا من سەفەر بکەم چ کێشەیەکی هەیە وەکو لەوەیش کە چەند ساڵێکی کە سەفەر بکەم ئاخر لێرە ژیان نەماوە بەڕاستی گرانیە ئیش نییە خوێندن بە شێوەیەکی ئەوتۆ نییە بەڕاستی من لێرە زۆر بێزارم حەزەکەم سەفەر بکەم و بڕۆمە وڵاتێکی کە بەڵام دایک و باوکم ڕازی نابن باشە کاک دکتۆر من لە باتیەوەی 6 ساڵ لێرە چاوەڕێکەم ئینجا سەفەر بکەم بۆچی ئێستا سەفەر نەکەم و 6 ساڵش لەوێ بەسەر بەرم کاکە گیانێمە بۆمان تۆ پرسیارەکەی لە من کرد من بۆ جەنابتم ڕوون کردەوە ئێستا تەمەنەکەی تۆ قۆناغی هەرزەکاریە لەوێ بە بچووکترین شت کاکە لەوێ ئەنواع مافیا هەیە مخدرات هەیە مەسەلەی ئافرەت و جنس هەیە چی هەیە چیە ئێستا تۆ ترسی ئەوە هەیە خۆ باوکە ترسەکەی لەوەوە هاتۆ بە قوربان یعنی کە ئەڵەی تۆ مەسلحەتی من ناوێ واللهی لەوانی خوشکوبرا حەز نەکەن ڕەواجان خوشک و براکانیان لە خۆیان باشتر بێ بەس بە قورعان هەموو باوکی حەزەکە مناڵەکەی لە خۆی باشتر بێ کوڕی من تۆ بابی بە باوگە و کاتە زانی بۆ باوکی واکە چۆن فەرقینە بە قوربان کە تۆ ئێستا تەمەنەکە و گونجاو نییە زۆر شت هەیە کاریگەری لەسەر هەیە ئەگەری هەوەیە بکەویتە زۆر کێشەوە بەڵام دوای چەند 6 ساڵی تر ڕە دەگۆڕێ بە قوربان گەشە ئەەکەی خیبرە و زیابێ شارەزایک و باوکی باسی کرد زۆر شتە گۆڕێ چۆن فەرقینە براکەم معقولە کەسێک 7 ساڵ بێ لەگەڵ کەسێک 24 ساڵە فەرقی نەبێ 6 ساڵ 7 ساڵ ئەوە خۆ ئەڵێ سرم لەبەر هەتا سپی نەکردووە کاکە گیان تۆ 7 ساڵە شتە بینی شتە بیسی مێشکیش گەشاکە خۆی خۆ بەدەست من و تۆ نییە بڕۆ پرسیار کە بڕۆ سەر چاو بخوێنەرەوە لەوانەیە لە زانستا خوێن بێت توانێت لە بایۆلۆجیا زیندەوەرزانی خوێن بێت کە لە 21 ساڵیەوە بەشانەکەورە کوڕ من چۆن فەرقی نییە کاک جوتیار گیان فەرموو وەڵی من مداخلەیەکی بچووکمە بۆ حەزەکەم خۆی باش گوێی لێبێ ئێستا ئەم وازانێ کە ئەچێتەوە یەکسەر پێڵەن فەرموو ئەوە چاوەڕێی تۆ بین و ئەزانێ لەوەی تر خۆشی و نازانم مادەوشت دەمی هەر ڕژا چاڕێ من بێ بچە کۆی کاتەوە وانە ئەستن با لەو کە سوکاری ئەوانە بپرسێ کە لەوێن یا 6 ساڵە لەوێن وەڵی ئەڵێ هەر وەکو عەبدێک ئاخەنەکەم پێکەوە ئیتر مەمرەمەژی ژیانێکی کولەمەرگیە بەنە سەر ئەوەنی نەمرن بەس ئەم وابیر ئەکاتەوە یەکسەر لە ڕێوە خۆیەکە بە مەکتەبێکە بە کۆلیژێکە ئەخوێنێ و تەواو لەو لاوە بە 2 ساڵێتەوە وانە هیوادارم جوان بیر بکاتەوە واز لەم بیرکردنەوەی بێنێ زەین جوانە وەڵا کاک جوتیارگیان من حەزەکەم شتێکی بۆ ڕوون کەمەوە بۆ کاکە ڕەوا ئەوەی جەنابێ باسەکەی کە چیت و لەوێ ئەمانە نییە بە قوربان سا خەڵکەی ڕاستە مجازەفە بە حیاتی خۆیەکە قەرزەکە ئەڵێ قیلوسیا ئەڵێ من لە دۆزەخێکم ئەڕۆم ئەگەری زۆر هەیە نەجاحەت بێنم بۆ نمونە
نەجاحەتیش منێنەوە بۆ دۆزەقێکی ترەچەم هیچ لە مەسەلەکە ناگۆڕ بەڵام تۆ ژیانە جیاوازە بە قوربان وەکو ئەو گەنجەنی نەئیشی هەبێ نە کەسوکاری شتێکی باتێ نە زروفی باری اقتصادی بێ ئیتر هەر شتێک بێ وەسیلەیە دۆزێتەوە بێهیوا بێت لە هەموو شتێک هەرچەندە من لەگەڵ ئەوە شانیم ئینسان چەند بێ ئیش بێت چەند بەوە بێ نابێ مجازفە بە حیاتی خۆی بکە نابێت لە جەهەنم بڕۆی بۆ جەهەنم تۆ نابێت لە شوێنێکی ناخۆشەوە بڕۆی بۆ شوێن ڕاستە ناخۆشە بارودۆخەکەمان زۆر شتێ بەڵام خۆشیانیش خۆ بەو شێوە نیە تۆ تەسەورەکەی وڵاتی هەراوە بڕۆ هەراوە لە شەڕ و کارە ساتا بێ چێ لە زروف باش نابێ باشیش نەبوو ئەوە باوکە حەزەکەی من نەبم بە شایت دە کەسی تریشی لە خزم و کەسەکەین بە شایت کە زانکۆ تەواو کرد ئەگەر پەشیمان بۆوانێ ئێمە ئەو کاتە لۆمەی ئەوەکەین ئەڵێن کوڕاکە و حەقی خۆیەتی ئێستا بارودۆخەکە لەبارە قاچاقشی بە زەمان ببە نازامیت چۆنە و چۆن نییە بە گرنتی ببە یا جاری وایە شتی تەزویر دەکەن نازانچی بە دووسێ دەفتەر ئەڕۆن بەس بە شەرتێ لەوێ مستقبلێکەوێ نەک پەلێ بگرن و بهێنەوە بخەنە کەم پێکەوانێ و بینێرن بۆ ئەم وڵات و یا دوای چەند ساڵە بینە لە تووشی کەعبابی قوربان تۆ لێوێ فەشەلێ بە فەشەلێکی تر یعنی من لە 100 پشگیری سەفەرەکەم مافی هەموو کەسێکە بەڵام بە مەرجێ سەفەرەکە و نەجاحەت بێنە یعنی هیچ نەبێ لە 180 نەجاحەتی تیاابێ کاکە لە 170 مەزمون بێ وەکو گرنتی لەگەڵا بێ بەڵام وڵڵاهی حساب بە قاچاقچێتی بەم بارودۆخە لە 100 نەبێ لە 180 فەشەلێنێ فەشەلیش نێنێ وا گەشتی تێ بە قاچاقچێتی بەو عەزابە و باوە چی ئەەکەی لێ بەس پێم ڕێلەکەم پێکداتەن وەکو باوکو دەڵێ مەمرە و مەژی شتێک دێنێ ینی نەیاڵم چیتە بازارەوە نێڵن ئیش بکەیت چکە تۆ ئیشی ڕەش بکەیت یعنی زۆر شتێ تۆ بێبی دەبکەیت بە قوربان باشە تۆ بۆ پەیوەندی ناکەی بە هەندێک لە خزمەکانتەوە بۆ پەیوەندی ناکەن لەگەڵ باوکتا حەزەکەمی شاوکاری دەکەم من ئیمێڵی زۆر کەسم لە با خۆیان لەوێ واقعەکەەوە بۆ ئەو ڤیددیوانە ناخوێن تۆ کە خەڵک لە ئەوروپان سەیری ناکەی کە ئەڵێ وەڵڵا ئەوروپاوان ئێمە هاتوونە تێرە تووشی 100 بەڵاوی 100 مشکلە بووین بەو شێوە نییە کوڕم بەخوا کە تۆ بی لێکەیتەوە بداکەی من کاک دکتۆر لێرە تا چۆنم خوێندووە لەوێژ دڵنیام هەر لە هەمان شوێنە دامەنێنەوە یا قسەکەی من ڕاستە کاڵم احتراف بە شادێرە ناکەن نا احتراف مەسەلە جیایە باوکە گیان یعنی ئێمە لەو بوارەیە ئاگادارین احتراف بە شەهادەکە دەکەن تۆ کە لێرە لە ڕێگەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمەوە چی شەهادەکە و مۆرە کرێ هینی وەزارەتی پەروەەردە ناتەزدیقا کرێ لە چی ئەمە لەوێ احترافی پێیەکەن بەڵام امتحانە دەکەن خۆ بۆ ئاسانی نییە ئەبێ لەوێ امتحانێکی دەکەن بۆی بزانن مستەوا بۆ ئەو شوێنە ئەگونجێ بۆ خۆ هەر بۆ وڵاتی ئێمەوانی بە زۆربەی وڵاتەکە ئەوان گومانیان لە شەهادەکە و نییە بە قوربان چکە تۆ لێرە بە وەسایق و شتی ڕەسمی چووی هەمووی مۆری و شتی ڕسمیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی هینی پەیوەندەکانی دەرەوەکو وەزارەتی خارجی وایە ئەمانە هەمووی بۆتەکەن بەڵام مشکلەکە ئەوەیە کە تۆ خۆ دەڵی بایکۆت بۆ نازانم بە کۆڕۆنا و ئیزراب و من هیچێکم نەخوێن باشە تۆ تەسەورەکەی بەم معلوماتە بەسیتەتەوە کە وەکو جارانیش نەو خوێنوە ئاستێکی وەڵی بە قەیبتی دای بچی لەوێ لەو تێستانەیە دەرچی بە قوربان باشە کاک دکتۆر چۆن ئەتوانم قەرەبووی و بابەتانەکەمەوە کە لە دەستم شەوە بۆنی خۆپشاندان و شەڕ و ناخۆشی و کۆرۆنا و زۆر شتەوە کە بابەتەکانم لە دەست چووە بابەتەکانی خوێندن ئێستا من بە هیچیان ئاشنا نیم چۆن ئەتوانم قەرەبیان بکەم ئەتوانی ئینسان زۆر گەورەیە بە قوربان ئینسان زۆر گەورەیە بۆ ئەوانەی چوونەتە سەر مانگچیان لە منوتەوە ئەو کوڕە ڕۆژهەڵاتیە کۆچەر بیرکار یادی بەخێر یەکێکە لە فەیلسوفە گەورەکان لە بواری بیرکاری هەر کورد نییە بۆ کەم کوردمان هەیە لەوێ لە بواری وەردشا لە بواری هونەرە لە چیا ئێمە بارودۆخەکەمان لەبار نیە ڕاستە کە تۆ ئێستا تۆ تەلەبەی ئێمە کەمتر نییە لە ئەوروپیە لە ئەمریکیە لە یابانە بەڵام ئێمە ژینگەیشی نالەبارمان هەیە ئەوە بایکۆتە ئەوە شەڕ و ئاژاوەیە ئەوە زروفی مامۆسا ئەوە قەیرانە ئەمە وای لێ کردووە بەڵێ توانی قەرەبی بکەیتەوە بەچی قەرەبیەکەیتەوە یەکەم باوکە جارێ جۆرێک لە عیلم هەیە خوێندن هەیە کاگوتیان نازە معلوماتیان هەیە خوێندن بە مڕاستەلەی پێڵێن ئەوە چەندەها ساڵە هەیە ئێستا لە ڕێگەی ئەلکترۆنیەوە توانی بخوێنی بەڵێ یعنی ئەتوانی ئێستا لە ناو بەس لە ناو مۆبایلەکەتە کە بەدەستەوە هەیە ئەتوانی هەموو منهەجەکانی ئەوەی کە لە دەستت چووە هەمووی قەرەبوو بکەیتەوە تەلەڤیزۆنی پەروەردەییمان هەیە زۆر تەلەڤیزۆن و کەناڵی ترێ هەموو ئەو بابەتانەی کە تۆ ئەتەوێ هەمووی لە ناو مۆبایلەکەتە هەول و تەلەڤیزۆنانە هەیە باشە ئەتوانی ئەوانە بخوێنیتەوە یعنی کاتەکە و ئێستا ئەگەر جاران 4 سەعات لە مەکتەب تەرخانە کردبوو ئێستا بیکە بە 7 سەعات بیکە بە 8 سەعات من دڵنیا دەکەمەوە مادەم تۆ دافع هەبێ پاڵنەرە هەبێ ئەو حەز و ئارەزۆ هەبێ بڕۆی خوێندن تەواوکەی ئەتوانی قەرەبی بکەیتەوە بە قوربان بەڵام ئێستا بەم جاران ڕوبع مەعاشە بوو بەم ڕوبع عیلمەتەوە بەم ئاستی زانستیەتەوە لە تێستەکانە دەرناچی لەوێ تاقینەوە بۆکەن کوڕی من یعنی حتا هەموو شتێکش بۆ زەمان بکەن پارەی دنیاش بۆ سەرف بکەن لەوێ دەرناچی لەبەرەوە وەرە ناگرن خۆ ناو خەنە چواری ئەعدادیە وەکو ئێستا کە ئێستا لە چواری
شواری ئەوان لە چه ئاستێکایە تێستێ بۆکەن اینجا لەوانەیە بخەنەوەیکی متەوەسە لەوانەیە بخەنە 6 ابتدایی اینجا تو تازە لە 6 بنەڕەتیەوە دەست پێکەیتەوە لێ بە قوربان تۆ بیر لەمانە ناکەیتەوە کوڕی من یعنی هەرونگە تیانگانی لێ خوێنی بۆ خوێندن بۆ لە 109 ئەوەی کە ڕۆشتۆ لێرە توانیوەتی بخوێنێ خۆ خوێندن ئاسان نییە کوڕی من تۆ بە بیر لە دەرەنجامی بڕیارەکانە بکەیتەوە بە قوربان بەڵام ێساگەر بتوانی لێرە لە ناو کەسوکاری خۆتای نە لە کەمپێکای نە خەڵک زەخت لێکە نە دووری لە کەسوکار توانێ بۆ خۆ قەرەبووی بکەیتەوانێ هەموو شتێکیش بۆ دابین کراوە ئاستی خۆ بەرز کەروانێ من دڵنیام کە ئاستی بەرز بوانێ ئەو کاتە بە ئاسانی زۆر کوردمان هەیە لەوێ لە تێسەکانەمی دەرەچێت کە دەرچی مەمنونیشتن بە قوربان لەوێ ئەوان لەوێ عەقڵێتێکیان هەیە حەزەکەی داعش بە حەزەکەی تیرۆریست بە کوڕی نازان بن لادن بە هەر چیەکە بێ لەوێ کە زانیان علم و معریفەت و زانستی پێ لە خۆ دەگرن هەموو شتێکی بۆ دابیرەکە بۆ ئیسفادە لە عەقڵەکە بکەن ئەوان عەقڵ ڕاکێشن ئێمە عەقڵ دەربەدەرەکەین ڕاویانە نین من باسی ئەوە بووەکەم ئەمە منطقە بە قوربان ئەمە شتە حەقیقیەکەیە بەڵام تۆ خەیاڵ پڵاوێکیان خستۆتە نامێشتەوە بڕۆ لێ خۆت تاواکە کولی تڕ تاواکەیت و کولی هەندەسە تاواکەیت و بۆ خۆ لەگەڵ ئەم ئافرەت و لەگەڵ ئەوەیە و پارەی ئەمە وان نییە ئەسڵ ساسی نیە زۆریان بەوە هەڵغەڵەتانە کوڕی من ناتوانانی ئێمانە بکەی ناتوانانی مڕاجعەیەکی خۆ بکەیتەوە ناتوانانی خوێندنەکە و تەواو بکەیت و ئیشەڵڵا ئەوە باوکیش و ئێمە شایی دەبین دوای 6 ساڵی تر 5 ساڵ 6 ساڵی تر من دڵنیام ڕایە دەگۆڕێ چونکە لێرە بارودۆخێکی تر و لەوانەیە ئیشێکێ بێ مستەقر بێ و خاوەنی کاری خۆ بێ بەس لەوێت چیەکێ بە قوربان وان نییە بڕۆ پرسیار لەوانە بکە کە ڕۆشتون بزانە وەزیان چۆن ڕاستە تاکە دەرەکەون بەڵام ئەوانش کەسە زیرەک و بەتوانەکانن خوێندن تەواوەکەن شەهادەیەنن لەوێ بن مامۆستای جامعە بێ بەڵام ئەوە بەم بارودۆخەی تۆ ئەمە نییە کوڕی من وڵی کاک دکتۆر منە شتانم نەزانی بوو بەڕاستی پشتیوان بەخوا بە زووترین کات دەست پێەکەمەوە بۆی لە یەکەم تاقیکردنەوەیان نمرێکی زۆر باش بەدەست بێن و ئاواتەکانم بێنمەتی جاگە تۆ ئەوە بکەی بە قوربان یعنی بزانە چەند قازانجەکەی یەکەم تۆ خۆت باسەکرد بەوەی باکۆت و ئەم بەزم و ڕەزمە و زانیاری وەکو پێویست نیە هەمومانەوە احترافاکەین نەوتوانی من هەجەکە تاواگەی نەخەتای تۆ بیتە بارودۆخەکەنی ینی لە یەکا بۆ نمونە بووە ساڵێ بخوێنی 9 مانگ خوێنی 4 مانگی خوێنەوە بەهۆی بایکۆتەوە مزاهرە و نازان چیەوە ئێستا تۆ 4 مانگ نقصانی هەیە لە قۆناغی باڵێ 3 متەوەستا کە نۆی بنەڕەتیە ساکە لە 8 هاتە لە 7 هاتە ئەمانە توانی قەرەبووی بکەیتەوە بە 2 ساڵ من دڵنیا دەکەمەوە کەواتە لێرەیە تۆ ئاستی خۆ بەرز کردەوە لە هەمان کاتە گەشەژەکەی خبرە و زیاترە بێ لە هەمان کاتە ڕە دەگۆڕێ ئەگەر ئەمانە و کرد و هەمان ڕە بوو ئەو باوکیش وعدیاوە ئێمە ژەبین بە شاهێت کە کولیەکە لێرە تەواو کرد ئەو کاتە بڕۆ ماسێر و دکتۆرا لەوێ بخوێنە هەم دەرفەتی وەرگتنە زیاترە بێت چکە کەسێ خریجێکی کولیە بچێ بۆ ئەوروپا باشتر چانسی ئەێنە وەک لەوەی 3 متەوەستا بێ بە قوربان هەرزەکارێ بێ لەکوێ لە ئینسانێک بی گەنجێبی لەو پەڕی تااقەت و دانێتە ئەمانە بکە کوڕی من پشتیوان بخوا ئێمەش چی ئاسانکاری هاوکاری ئەتەوێ لە ڕێگەی بەرنامە پرۆگرامەکانەوەی تەلەڤیزیۆنی فەروەدەی هەندێک تەلەڤیزیۆن و کەناڵی تر هەیە زۆر بە لە یوتیوب کراوە مامۆستای تر هەیە خول هەیە چی هەیە ئەگەر ئینسان ئیرادەی هەبێ وەڵڵای ئەتوانێت لەسەر بەردی ڕقخۆی بڕونێ بەس ئیرادەکە ویستی خۆ بە قووەتکە جۆ لە قسە قسەڵۆک مەگرە کوڕی من ئەوەنگە فلان وایت و فلان ڕەفیقم وایوت تۆ نمونەیە نیتەوانێ وەڵا هاوڕێیەکم چۆ لە ئەڵمانیا نازانم یاغە 50 هاوڕێی تریش یان نایناسی یا 50 تر هەیە لە ئاوی ئیجا خنکاوە بە قوربان هەمووی سەریان نایەوە سەر نگون بۆن یا قاچاقچی هەڵی خەڵەتان یا لە سژنان ێسا تۆ بێ هەمووی یعنی بە شێوەیەکی گشتی سەیریشتەکانکەی بە قوربان نەک یەک نمونە بێنیتەوە ئەبێ سەیری هەموو حاڵەتەکانکەی ئێمە ناو بڕێ وەرەگرین ئەم میوانە بە ڕێزانش ئەوانیش قسەی خۆیان هەیە لەوانەیەش خوشک و برایان هەبێ کەسێکیان هەبێ ڕۆشت بێ بۆ خارج و تووشی کێشەیە بوو بێت تۆ نەزانی با بۆ ڕوونکەنەوە ئەتر و کاتە خۆت قەرار لای خۆت ئێمە شتەکانمان بۆ ڕوون کردیتەوانێ ئەڵێن ئەمە ڕێی ڕاست و ئەمە ڕێی چەوتە بە قوربان ئەمە سەرکەوتنی لە سا 80 هەیە ئەمە سەرکەوتنی لە سا 50 هەیە لە سا 40 هەیە ئەو کاتە بڕیار لای خۆتە پاش کەمێکی تر دێنە خزمەتە خۆشەویستان دووبارە سڵاو لەم بڕگەیە گوێ لە ڕاوبۆچوون و تێبینی ئەم خوشک و برایانەی کە لێرە میوانن لەگەڵمان بزانین ڕاوبۆچوون و پێشنیازی ئەوان بۆ ئەم باوک و کوڕە چییە بۆ کاکجوتیار و کاگڕەوە بۆ ئەوەی ئینشاءڵڵا لە نەتیجەیە بگەینە شتێک کە کێشەیەم خێزانە چارەسەر بێ با بچینە لای گەشتبین خان فەرموو گەشتبین خان سەرەتا شەوتان باش دەستخۆشی ئەم بەرنامە و لێکم دکتۆر بەڕاستی ئەوە زووتر ئەم بەرنامەیە بکرا لەبەرەوەی خۆت ئەزانی کە ئێستا گەنجی کورد بە تایبەتی بەلێ شەو سەفەر ئەکەن هۆکارەکەشی ئەگەڕێنەوە بۆ
حکومەت یان بۆ ئەم کاروبارانەی کە دروست ئەبێت. من هەر خۆم برایەکم هەیە کە سەفەری کرد هات دوکانی هەبوو وازی لە خوێندن هێناوەتی ئیش ئەەکەم. خەناعەتمان بۆ کرد کە ئیش بکات دوکانمان بۆ دانا ئیشی کرد دوایی هاتنە ژێر کڵێشەیەوانێ لیان وت با بڕۆین بۆ ئەوروپا ئەو چەند جار لێیدا ئەم زەحمەتیانەی هەمووی بینی. دواتر ئێستا چۆتە ئەوروپا وای لێ هاتووە ئەڵێ ئەگەر بەیانی ئیقامەم بەنێ دێمەوە یان ڕێگەیەکم هەبێ هێمەوە. یعنی ئەوە زەحمەتی بینیوە لەوێ بێکەسی بینیوە ئەڵێ نەخۆش ئەکەوم کەس نییە بە دیارمەوە. یعنی ئەڵێ لە بەیانی تایوەرە ئیشەکەم لە ڕۆژەکە یەک ژەمنان ئەخۆم. ئەمەش هۆکارەکەی چییە وای زانی کە لێرە بچێتە ئەوێ هەموو شتێکی بۆ دابی نەکرێت. نا ئەو بە پێچەوانەوە بوو. ئێستا تێگەشتووە لەوەی کە زۆر پەشیمانە گەڕانەوەی بۆ ئێرە زۆر باشتر و چارەسەرترە. جاگەزمی خانیمش لەم بەرنمەیە کە کێشەیە باسەکەین بۆ ئەوەیە زانیاریان هەبێ. من دڵنیامەگەر ئەو برایی تۆ ئەم ڕاستیانەی بزانیایەکێ پێی بوو تا بیزانیا تووشم حاڵەتا بێ وەڵی وازی لە خوێندنەکەی نایەنێ دوکانەکەی لێرە. بەڵامی تر خۆش دەزانی لە وڵاتی ئەمە چاولێکەری و برادری خراپ و ڕاگەیاندنی نابەرپرس و ئەمانە واو لێکەن جاری وایە خەنە هەڵەوانێ. من سپاس دەکەم هیچتر هەیە زۆر سپاسانەکەم بەڵام هیوادارم ئەو کاکەیە بە بێتە سەر ڕاوبۆچوونی باوکی چونکە باوکی لەبەر بەژەوەندی ئەوێتی هەتاوەکو لێکۆڵینەوە نەکات تاوەکو خۆی خیبرە پێیان نەکات یعنی نەزانێت حاڵی ئەو وڵاتانە گەنجی کورد چۆنە لە وڵاتانە یعنی پێم باش نییە کە سەفەر بکات. بۆیە هیوادارم کە بێتە سەر ڕاوبۆچوونی باوکی و بەڕێزیشتان بیرێ بکاتەوە کە خوێندنەکەی زۆر باشترە. کوردستان کە لە ناو خێزانەکانیاتی نەخۆشێ بێ هەر شتێک بێت لەگەڵ ئەوانە بێ باشترە. ینی تۆ شەمان بۆ چوونە هەیە کە لەم تەمەنەیە گونجاو نییە بەس لەوانەیە بارودۆخێکی تر بێ من و تۆش بۆمان هەڵکەیە بڕۆین ڕاستەکەی ژیانی خۆمان خۆشترکەین بۆ خوێندنەچێ بۆ گەشت و گوزارەچێت بۆ ئەوانە ئاساییە چونکە تۆ بە سەلامەتی ئەڕۆیت و بە سەلامەتی هیتەوە بەڵام تۆ کاتێک لە ڕێگەی قاچاخەوە ئەڕۆیت لە ئاو ئەدەی لە سەرما لە گەرما لە هەمووی ئەدەیت بێ پارەی بێ هەموو شتێک گەژبین خانیانی ئێمە بەو دایک و باوکاناڵێن بەو کوڕووکشە گەنجاناڵێن ئەبێ پلانێ هەبێ کە تۆ شتەکە بێبێ پلان و دەست خۆت دادەست قەدەر ئەگەری فەشەلێ زۆر زیاترە زۆر سپاس دەکەین باچین لە کاڵێخان وڵا بە ئەوان تەواو بن حەزەکەی پرسیارەکان کاجیان پرسیار نەبوو بەزویستم سپاسێکی گەشت دوایی ئەوە گەشتبین خانە لە گەشتبینەوە تەفاعولەوە هاتووە ئەوە بیر نەچوو باوان قسەکانیان بکەن چکە بێ سوپاسیوانیش لەوانەیە هەمان ڕێیان بێ کاڵێخان فەرموو. شەو باش دکتۆرگیان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم بەڕاستی ئەمە بە تەوەرێکی گرنگ زانی کە لە ناو گەنجانە باز بکرێ وەک ئەبینین لە 2015 بەدواوە هەتا ئێستا زۆربەی گەنجان وڵاتەکەی خۆمان بەجێڵن و ئەڕۆن. هەر بۆ ئەو کاکەیە کە پێشنیاری ئەوە تامۆ کرد کە خوێندنەکەی تەواو بکات و دواتر زمانی ئەوەیەکەن کە بە سەلامەت هەمان ڕێی ماویستی بڕوە. بەڵێ من خۆم خوشکێکم 2015 خوێندنی تەواو کرد لە زانکۆ زۆر زیرەک بوو. ماوەی 2 ساڵ پێش ئێستا هەلێک هاتە بەردەمی کە ئیمتیحانی کرد و تێستی کرد کە ماوەی 2 ساڵی پێچوو بۆ ئەوەی لە مقابلەیە دەرچێ لە دوای ئەوەی کە زانیان زیرەکە و ئەتوانی لەوێ بمێنێتەوە بە شێوەیەکی یاسایی ڕۆی بخوێنێ کە ئێستا ماوەی ساڵێکە لە ئەمریکای و لە زانکۆی ئەمریکا ئەخوێنێ کە هەم پیشیان پێداوە هەم کاریان پێداوە هەم زمانی مانەوەیان کردووە تەنانەت ئیقامەی وڵاتەکەشیان پێیاوە. بۆیە پێشنیارم بۆ ئەو کاکەی ئەوەیە کە بێتە سەر قسەی باوکی و قسەی بەڕێستان بەوەی کە خوێندنەکەی تەواو بکات و دواتر هەوڵی ئەوە بدا بگا بەو شوێنە چونکە ئەو کات هەم علمی پێەیە هەم ئەتوانێت هەم بەرگەی نەهامەتی و قەیران و ناخۆشی و دووری کە سوکاری جەگرێت هەم لە تەمەنێکی شایەکە گونجاوە بۆ ئەوی بڕۆ. زۆر سپاس کاڵێخان بۆ ڕوونکردنەوە و تێبینیەکە و سەرنجەکانی هیوادارم کاکە ڕەوا گوێی لێ و سوودی لێوەرگێ بە قوربان بنجاسا چینە لای شنیار خان خات و شنیار فەرموو. شەو باش دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاک دکتۆر بەڕاستیەوە بە تەوەرەیەکی گرنگە کە باز بکرێت لە کۆمەلگا ئێمەدا چکە بە لێشاو گەنجەکانمان دەڕۆن بۆ دەرەوەی وڵات نمونەیەکی زیندوو دێنمەوە کە ناسیاوێکی خۆمانە کە ڕۆیش بۆ بەریتانیا قەرزی زۆری بە باوکی کرد خانووی فرۆشت قەرزی زۆری پێکرد دواتر کە گەیشتە بەریتانیا گوتیە من لێرە ناتوانم بژیم ناتوانم لێرە ئیدارە بکەم چکە نەکەست لایە نەکەس دێت بە دیارتەوە دادەنیشێت کاتێک کە نەخۆش دەبیت
باری دەرونی باش پەیوەندی نەبوو. کۆمەڵایەتی لەوێ زۆر لاوازە دراوسێش بێ هایەکە لێگا خۆنات یعنی علاقات اجتماعی وەکو ئێمە نییە ناوەڵە دواتر باری دەرونی باش نەبوو یعنی تێک چوو گوتی دەبێ بێمەوە ئێستا هاتۆ تۆ ئێرە. ینی ئەو هەموو ماندوو بوون و مەسرف و شتەی بە پەلازۆی بە بێ پلان بووە خۆی کە بپلان جامی کێشەیەکی تریشمانەیە باش ئێمە هەموو گەنجەمان بڕوە چانسی کچەکانیشمان بۆ شوکردن کەمە بێتەوە ینی بێبی لەوەش کرێتەوە خۆتوەربی لەوە ناکەیتەوە فەرموو جەنابە مەسەفی کردووە وەزارەتی پەروەردە و کەس و کار و ماندوو بوون و دەرچوو زانکۆ تەواوەکاو هەرچی خبرە و شارەزایەکەی با بە وڵاتانە ئاخرەوانی خۆ فەقیر نین. هەمووی ئەو عقلانە ڕاکێشن وڵاتیان بەوە پێشکەوتەوە بڕوا بێ وەکالەتی ناسای ئەمریکی کەوا و فەزا و دنیای داگیر کرد زۆربیان یا هندین یا پاکستانیا عێراقییان نازارچین هەموو عقلەکان ڕاکێشن ئێمە عقلەکان پاڵپیێنێ خۆی من ناس بێ وڵاتەکەمان چۆڵکەین کاکە جانەبی وڵاتی خۆشمان ئاوادان کەینەوە من لەگەڵ ئەوەیان با بڕا سەفەر بکە ئینشاءالله بەڵام خوێندنی تەواو کرد خۆزگە بێنەوە بۆ ئێرە خزمەتی وڵاتەکەی خۆیان بکەن بارچینە لای کاکە ڕێباز دکتۆر گیان شەو باش سپاس بۆ بەرنامە جوانە سپاس بۆ ئەو دومیانە بە ڕێزش من لێرەوە ویستم ئەمە ڕابگەێنم کە ئێمە خزمێکمان نەبوو ئەوەی کە هەیەیان بوو ئەوەی کە چەند ساڵ باوکی کۆی کردبوویەوە فرۆشتی زەختێکی زۆری خستە سەر باوکی وتی هەرە بێ بڕۆم و زۆر پێویستم پێیەتی و ئەوەی کە لە مێشکمایە لەوانەیە لەوێ زۆر بە زیاوە ئەوەی کە لێرە بۆ من فرۆشت لێ بۆ کڕمەوە باشە ڕۆژتە ئەوێ بە هەر نەهامەتێک و بە قاچاقچی و چەند جارێک و جواب نەدانەوەی تەلەفۆن و زەحمەتی و دایکی لە خەسەخانە و کۆمەڵێک کەشت ئەیتر ماوەیەکی زۆر لەوێ مایە و لە وڵات و هیچی نەبوو بە هیچ بڕیاری گەڕانەوەیە هاتەوە بۆ ئێرە بڕواکە دکتۆر ئەوەی کە ئێستا لێرەیە ینی لێرە باشتر ئەژی لێرە باشتر ژیانی بۆ بەڕێوەچێ بۆ لەبەرەوەی لەوێ نی ئەتوانی بیکە بۆی نالوە لەوێ ئەوەی کە ئەم فەزایی کە لێرە هەیەی لە نزیکی خزم کەسکارەتی لەوێ دەستی ناکە و هەچەند ئەگەڕا هەچەند زەحمەتیە کێشە بەڵام ئێستا لێرە خاوەنی کۆمەڵێک شتی گرنگی خۆیەتی تەنانەت چەند کەسێکی تریش لە پاڵ خۆیان ئەتوانێت ئیسپادە لە ژیانی و کەسایەتێ بکە بۆیە داواکارم ئەوەی کە ئەچێتە ئەوێ بیر لەوە بکاتەوە کە ئێرە زۆر مەسەحەترە لەوێ ئەوەی کە لێرە دەستەکەوێ ڕاستە لەوێ گەڵاکە بەرزان لەوانەیە ئیسپادەیەکی لێکە بەڵام ئێستا ئێرە زۆر باشترە تا ئەوێ بەڕێی من سپاس دەست خۆش بێ کاک ڕێبازجان وڵاهی ئێمەش خۆمان خزم و کەس و ناسی هاوشتمان هەیە لە بەیانی تا ئێوارە ڕاکە ڕاگەنجانی لێ باجیش چەند زۆرە لا ئێمە زوا خەریکە دەستیان پێ کردووە بەڵام هێشتا لە چاو ئەوەیە وڵای من کەسی نزیکی خۆم هەیە خۆی خێزانەکەی ئیشەکەن بڵین لە بەریتانیا 10,000 پاوەندەوە بزانیان پاوەندە بڵین 10,000 وەرەگرن ئیمزای 10,000 پێکەن کاک جوتیار بەس 5 پێنجی زەری بێڵێ دوکتانی شەکەن یعنی لە سێر جادەکە سیارە ڕاگری ئەبێ پارە بی اینجا ئێستا لەوێ بنزین لا ئێمەش ڕاستە گران لێ ینی مەبەستمەوەی ئەگەر تۆ بەراورد لێ بکەی ئەبێ بەهەژ نییە یعنی ئەگەر لێرە ئیشێکە هەبێ بتوانی بنیاتی خۆت بنێ نزی کە سوکارێ بێ کچە کوردێ بێنی خێزانێکی باز وەختەوە ئەجان دەکەی لەوێ چوو ئەجنەبی هێناوە بەڕاستی سەدان کێشەی تریشان بۆ دەستەوە مناڵەکانیان سبێنێ زمانی کوردیان نامێنێ هینی ینی کێشەی زۆرە من ناچمە ناوردەکارێکەوە ئەمە بۆ نییە ڕەواجیان تۆ پەشیمان کەینەوە خۆ باوکیشەکە زۆر زەختی لێ بکەی خۆ ناچێ بکوژێ چۆنێ بێ پێ بەدڵی خۆیان لێ بڕۆبزام چێکەی ئەم زەرەرەکەی بە قوربان کاکە جوتیارجیان لە کۆتایی بەرنامەکە ڕاچێ لە سەقسەی و بەڕێزانە گەشتبین خان کاڵێ خان شنیار خان کاک ڕێباز من سپاسی هەر ئەمیانەکەم میوانە بەڕێزانە هیوادارم ئەمە دەرسێک بێت هەرچەند ئەمان چەند نمونێکی زیندوو دیاریان باس کرد بەڵام ڕێبەت هەمان گوتیان زیندووە یا هی کەس و کاری خۆیان و یا ئەوەی کە شاید حاڵن گێڕاویانەتە و بیستویانە بینیویانە هیوادارم ئەمانە هەمووی بێ بە دەرسێک بۆ کاکەڕەوا بۆ ئەم گەنجانی ئێستا کەوازدە و بیرۆکەیە بێنن منیش لێرە وعدێم لەسەر دەستی تۆ ئەگەر بێت و ئەم مەکتەبەکەی تەواوکە و مەسەلەن کۆلێجێ تەواو بکات من بە هەموو توانای خۆمەوە هاوکاریەکەم ئەو وەختە بەڕێگەیەکی یاسایی بڕوا و دوور لە قاچاق خۆمانە و چکە شادێکی بەرز بێنێ و دوایی بێتەوە وڵاتەکەی بەڵێ خزمەتی وڵاتەکەی خۆمان قازانجی لێ سپاس بۆ بەرنامەکەشتان ڕەواجیان تۆڵێک ئێستا ڕات چییە؟ کاک دکتۆر سەرەتا زۆر سپاس بۆ تۆ بۆ بەرنامەکە و دواتریش بۆ ئامادەبووانە و بۆ پێشنیارەکانیان ڕاستیەکەی منیش وەکو پێشتریش پێم وتی پەشیمانم لەبەرەوەی هەنەشت هەبوو کە من پێی نەگەیشت بووم یاخود نەمزانی و لەبەرەی هۆکاری سەفەرکردنی منیش بۆ وەیە کە ژیانێکی باشتر هەڵبژێرم ژیانێکی خۆشتر هەڵبژێرم کە بەدڵی خۆم بێت بەڵام
هەنێشت هەیە وەکو پێموتی کە من نەمزانی بوو ئەگەر لەوێ خراپتر بێت کەواتە هەر لێرە بم باشتر و درێژە بە خوێندنەکەم هەم لێرە ئینشاءالله و تەمەنازەکەن ئینشاءالله نمرەیەکی زۆر باش بێنی وابزانام شنیارخان بۆ باسی کرد خوشەکەی ئەو کە چوێ سال لەوێ ئەخوێنێ و کوردی زۆریشمانەیە ڕوا دکتۆرە ئەخوێنێت لەوێ ژەمێنێتەوە خزمەتی وێگا خزمەتی وڵاتەکەی خۆشێکە تۆ لەوێت هەر پشتگیری وڵاتەکەی خۆ دەکەی توانی بە وەرزش بێ بە بواری هوەر بێ بواری زانست بێ لە هەر شوێنە بێ خزمەت بکەی من هیوادارم ئینشاءالله ینی هەم بۆ قسەکانی ئێمە قسەکانی باوکت ئەو میوانە بە ڕێزانە سوودی لێوەرگری و مڕاجعەیەکی خۆ بکە ئینشاءالله دوایی بە پێی پلان سەفەر بکە بە ڕیارێکی دروست بە ئەگەر هەمان ڕاو بۆ چوونەما ئەگەر ڕاشە گۆڕە ئەو کاتە ژیانێکی تر و قەرارێکی تری هیوادارم سەرکەوتوبی خۆشەویستان ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەبی خواتان لەگەڵ